هەلێرە تا ئەمراڵی سڵاو و ڕێز و خۆشەویستیمان بۆ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان هەیە. دیارە ڕۆژی لەدایکبوونی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ڕۆژی لەدایکبوونە و ژیانەوەی گەلی کوردە بە تایبەتی ژنان. لەم ڕۆژەدا ڕێبەرێک لەدایک بوو کە گەلی کورد کە ئەتاتورک قەبرێکی هەڵکەند بوو وتبووی ئیتر گەلی کورد تەواو نەما، بەڵام نەیزانی کە شێرێک هەڵ ئەکەوێ سەلاحەدینی ئەیوبی ئاسا دیسان جاری کە گەلی کورد هەڵەسێنێتەوە سەر پێ. دیارە ڕێبەر ئاپۆ ڕێبەری نەتەوەی گەلی کووردە، بەڵام تێکۆشان بۆ هەموو جیهانەکە دژی سیستەمی سەرمایەداری و دژی ئەو ناحەقی کە بەرامبەر بە مرۆڤایەتی ئەکرێەوە بە تایبەتی ئەو ناحەقانی کە لە هەر چوار دەوڵەتی سەردەستە دەوڵەتی تورکیا و عێراق و ئێران و سووریا کە دژ بە گەلی کورد زۆر هەوڵ ئەدەن کە گەلی کورد لە ناوبەرن، بەڵام نەیانتوانی گەلی کورد لە ناوبەرن. گەلی کورد گەلێکی قارەمانە تێکۆشەرە ئازایە و هەروەها شۆڕشی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و لەسەر فکرە و فەلسەفەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان کە شۆڕشێک دروست بووە و ئەو شۆڕشە ئێستا هەموو جیهانی تەنیوە لەسەر فکرە و فەلسەفەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان، نەک هەر نەتەوەی کرد و نەک هەر ژنانیش، بەڵکو هەموو جیهان ئەمڕۆ لەو فکر و فەلسەفەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان تێگەشتووە کە ئەو مافی چەساوەکان ئەپارێزەوە بەرگری لە هەموو گەلی چەساوە ئەکا و بە تایبەتی ژن. بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە کاتێکدا کە ژن لە چوارچێوەی دیوارێکە بەند کرابوو، ئەو توانی بەهێز و قودرەت و سەر فەلسەفە و فکرەی خۆی ژن لەو چوارچێوەی ماڵا بێنێتە دەرەوە بیکا بە خاوەنی شۆڕشێکە ئەمڕۆ هەموو جیهان سەرسامن بە پێشەنگایەتی ژن و بۆ نمونەش بینیمان شۆڕشی ژنانی ڕۆژئاوای کوردستان کە توانیان گەورەترین تیرۆریستی جیهانی کە داعش بوون بە پێشەنگایەتی ژن چۆکی پێدا بمێنێنێ. فەلسەفەی ڕێبەر ئاپۆ لە نخبە و لە کادر و ئەوانە دەرچۆ بۆ بە شۆڕشێکی گەلەری جیهانی و ئەمڕۆ هەموو جیهان یعنی کە باسی پارتی کرێکارانی کوردستان ئەکەن وەکو حیزبنا، وەکو گەورەترین شۆڕشی جیهانی بەناوبانگ ئەکرێ. بۆیە ئێستاکە ئەم شۆڕشە پاش 50 ساڵ لێدان و بە هەموو چەکێکی قەدەغەگرا و لەم شۆڕشە ئەدرێ، بەڵام بە هێزی حیلفی ناکە دەوڵەتی تورکیایەکێکە لە ئەندامانی حیلفی ناتۆ نەیتوانی بە یارمەتی هەموو دەوڵەتە زلهێزەکان نەیانتوانی چۆک بە شۆڕشی پارتی کرێکارانی کوردستان دابنەوێنن. بۆیە ئێستاکە لە فکرەی ئەوان کە ئێستاکە پرۆسەی ئاشتی هاتۆتە کایەوە، لەبەرەوە شۆڕشێکە دوور لە هەموو ینی مەبدەئێکی کەسایەتی یا حیزبایەتی یا نەتەوەی ئەو وای لێ هاتۆ فکرە و فەلسەفەی ڕێبەر ئاپۆ ئەمڕۆ بۆ تێکۆشانەکە بۆ جیهان، ینی دژ بە و کردارانەی کە بە دژی مرۆڤایەتیەکەن حتا لە ڕووی ژینگە پارێزی و حیواناتەوە. فکرەی ڕێبەر ئاپۆ بەرگریە لە گەردوون، ئەو گەردونەی کە هەمومانی تیا خەلق بووین. ڕێبەر ئاپۆ بە فکرە و فەلسەفەی خۆی بەرگری ئەکا لە هەموو گەردون، لە ڕووی ژینگە پارێزەوە، لە ڕووی ژنانەوە، لە ڕووی ئینسانێتەوە، لە ڕووی پەلەورەکانەوە. بۆیە ڕێبەر ئاپۆ ئەمڕۆ فکرە و فەلسەفەی ڕێبەر ئاپۆ هەموو جیهانی تەنیوە و زۆریش ئاعترافیان پێ کردووە. بۆیە ئەم لەبینین دەوڵەتی تورکیا بە هەموو هێز و قووەتێکەوە دەرەقەتی نەیتوانی ئەو ئامانجەی خۆی بەدی بێنێ کە پارتی کرێکارانی کوردستان و پەکەکە لە ناوبەرن. بۆیە بەداخەوە دەوڵەتە زلهێزەکان گەلە کۆمەیەکی نێودەوڵەتیان کرد لە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان، ویستیان ئەو شۆڕشەی کە ئێستاکە لەسەر پێ و هەموو جیهان دەنگی یاوەتەوە، ویستیان بەگرتنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئەو شۆڕشە کبکەنەوە. ئەلحەمدوللا سواز بۆ خوا بەگرتنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بینیمان پەکەکە زیاتر بەرەو پێشکەوت، ینی بەرەو زیاتر بڵاو بوویەوە. بۆ ئەوە جیهان هەمیشە دژی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئەو گەلە کۆمەی کە کردیان و ڕادەستی دەوڵەتی تورکیان کرد بۆ ماوەی 26 ساڵیشە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە سجنا
سجنێکی تاکە کە سیا کە هێشتویانەتەوە حتاکو ئەوەش ڕخنەیەکە بۆ هەموو جیهان کە مافی هیوا ئەیگرێتەوە بەڵام بەداخەوە چونکە سەرکردێکی وەها بەهێز و بەقوت لە ناو کووردا نایەڵەن جارێکی کە سەلاحەدینێکی ئەیوبی دروست بێتەوە بۆ ئەوەی کورد نەبێتە خاوەنی خۆی بەڵام ئەمڕۆ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان خاوەندارەتی لە گەلی کورد ئەکا بە فکرە و فەلسەفەکانی بۆیە ئەمڕۆ گەلی کورد و بە تایبەتی ژنان یعنی ئێمە زۆر قەرزانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانی کە ژنی لە چوارچێوەی دیوارە هێنا کردینی لە هەموو بوارەکان و ڕۆشنبیری و سەقافی و ئیتر یاسایی و عسکەری و سیاسی ژنانی پێبەرجان ئەمڕۆ ژن ئەتوانێ هەموو کایەکانی ژیان بەرێ بەڕێوە ئێمە قەرزارەوەن لەم ڕۆژەشا پیرۆزبایی ڕۆژی 4 مانگی نیسان لە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و لە گەلیای سەری چیاوە تەواوی گەلی کورد و گەلە چاوساوەکارە کوێن و پیرۆزبایی لە بنەماڵەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانی هیوای سەرکەوتنی بۆ خوازین هیوا ئەخوازین ئینشاءالله بە پشتیوانی خوای گەورە و گەلێکی تۆکمە و ئازاد کە ئەمڕۆ لەسەر پێیە لە هەموو جیهانە گەلی کورد یەکەم گەلە ئەوەندە بەرگەی ئەم هەموو زەبرزەنگەی گرتبێ و ژنیش بەشداری بکات لەو شۆڕشەیە ئەبینین سوپایەکی گەورە کە لە سوپای ژنان شان بە شانی پیاوان ئەمڕۆ بەرگری لە خاک و نەتەوە و سەرۆکی خۆمانەکەین ئەمە پێویستە گەلی کورد ژنان بەرگری لە سەرۆکمان بکەین لە خاکمان بکەین لە بوونی نەتەوەکەمان بکەین لە زمان و لە کللتور و لە بڵێن ڕابردوومان بکەین کە ژن لە ڕابردووە چه کائینێک بۆ جیهانی ئاوادان کردوتەوە جیهانی دروست کردووە. پیرۆزبایی لە گەلی کورد ئەەکەم بە بۆنێ ئەم ڕۆژە پیرۆزەوە لە دایکبوون وەکو بڵێن هەموو مرۆڤێک لە دایبوونێکی فیزیکی هەیە بەڵام لەگەڵ هەڵگۆڕانکاریەکەیان هەر دەستکەوتێک بە دەستی ئەهێنەوە و لەو دەستکەوتەوە کاردانەوەی بۆ کۆمەلگا ئەبێ و سوودبەخشە بێ بۆ کۆمەلگا گۆڕانکاریکی ڕیشەی لە خۆی ئەبینێت و لە کۆمەلگا ئەبینێ بێگومان ئەوش وەک چۆن بڵێ دووبارە ژیانەوەیکی ترە لە دایکبوونی ڕێبەر ئاپۆ و لە دایکبوونێکی تەنها فیزیکی نایبینن وەکو گەلی کورد بەڵکو ئەتوانم بڵێم لە دایکبوونی ئازادیە لە دایکبوونی تێکۆشانە لە دایکبوونی دووبارە دروستبوونەوەی لە دایکبوونی کوردێکی جیاواز لەو کوردێک کە لە پێشترا هەبوو کوردێکە هەمیشە دوژمن وای دانا کە کوردبوونی نەماوە ئەو کوردێک کە هەیە ئەوەیە کە لەژێر خاکە و بە چمنتووە سەب کراوە بەڵام لە دایکبوونی ڕێبەر ئاپۆ دووبارە هیوای بەگەل بەخشیەوە ئومێدی بەگەل بەخشیەوە دووبارە گەلێکی دروست کردەوە گەلێکی لە دایک بووە کە گەلێک بێ هیوایی ناناسێ بێ ئومێدی ناناسێ ئەمەش بێگومان یعنی ئەگەر لەو لە دایکبوونە قوڵ بینەوە ئەبینین بەڕاستی دووبارە ژیانەوەیکی دووبارەیە بۆیە ڕێبەر ئاپۆ وەکو لە دایکبوونی خۆی وەکو لە دایکبوونێکی فیزیکی وەکو هەر مرۆڤێکی ئاسایی ئەبینێ بەڵام لەگەڵ بەردەوامی لە خەبات و تێکۆشانی بۆ ئەو دەستکەوتانی کە بۆ گەلی کوردی هێناوەتە ئاراوە بە دایکبوونی تر ئەهێنێت تاروکال لە دایکبوونی تەفگەری ئازادی بە لە دایکبوونی دووەمی ئەهێنێت و سیستەمی کۆنفدرالیزم لە دوای دەستگیرکردنی ڕێبەر ئۆجەلان کە لە دوژمن وابوو کە بە دەستگیرکردنی ڕێبەرێکی ئەوها ئەو کوردێکەوە هیوای پێبەخشی بۆ ئەو کوردێکەوە بە ئومێد بوو دووبارە لە ناوی بەرێتەوە دووبارە بیکوژێتەوە بەڵام بە پێچەوانەوە دووبارە ئەم جارە کورد بە سیستەمێک لەدایک بووە و ئێستاش ئێمە لە پرۆسەی ئاشتی داین بەڕاستی پرۆسەی ئاشتی و دیموکراتیزیکردنی کۆمەلگا دووبارە ئەتوانین بڵین وەک لەم چەند ڕۆژەی پێشوودا لە دیپەیتێکە ئاماژەیان پێکرد کە ئەتوانین بڵین لە دایکبوونێکی ترە بۆیە بۆ ئێمە بە تایبەتی بۆ ئێمە ژنان ئەگە بینە سەر ئەو خاڵەی لە دایکبوونی ڕێبەرێکی ئەوها چی کاردانەوەکی بۆ ژنان هەیە ڕێبەر ئۆجەلان هەمیشە من وتومە جیاواز لە هەموو بیرمەندەکان لە هەموو ڕێبەرایەتەکان لە هەموو ئەوانی کە خۆیان بەسەرکردەدا ئەنەن کە کاتێ هەر تەفگەرێکیان بنیاد ناوە یاخود شۆڕشێک خەباتێک تۆ کۆشانێک هەر شتێکە ناوی لێ ئەنەی کە جوڵانەوەیەک بوو بێ بەو شێوازە گرنگی بە ژن نەدراوە بەڵام لە تەفگەرەکەی ڕێبەر ئۆجەلانەوە دووبارە ژنی لەدایک بۆ ئەو ژنێک کە لەسەر ژنبوونی ڕاستەقینەی خۆی ژنێک لەدایک بووە بە ئاشنابوون بە مێژووی خۆی بە ڕاستەقینەی ژنبوونی ئیرادەی خۆی ژنی دووبارە دروست کردەوە خستێەوە سەر بناغی ڕاستەقینەی خۆی کە مێژۆکەیەتی
ئاشنابوون بە خودی خۆی بۆیە ئەمڕۆ کە ئەبینین ئەوەی کە ئەو ژنەی کە ڕێبەر ئۆجەلانی ناسیوە و لە فکر و فەلسەفەکەی تێڕاماوە و ئاشنا بووە پێی ئەبینین زۆر جیاوازە لەو ژنانەی کە ئەمڕۆ سیستەمی سەرماداری لەژێر ناوی ئازادی ساختە ژنانی بەکالا کردو بەڵام کە کاتێ ئاشنا ئەبی بە بیری ڕێبەر ئۆجەلان ئەبینی ئازادی ڕاستەقینە بۆ تۆی ژن چییە؟ ئازادی ڕاستەقینەی بۆ ئێمەی ژن ئازادی خاکمانە، ئازادی فکرمانە، ئازادی هزرمانە، ئازادی گەلەکەمانە. بێگومان من هەمیشە وتومە تۆ خاکت ئازاد نابێ ئەگەر فکرێکی ئازاد گەلێکی وشیار و ئازاد نەبێ لەبەرەوەی تۆ خاکت هەر ئازاد بێ کە لە ناو گەلێکی دوور لە وشیاری گەلێک هەمیشە کۆیلەبوون قبول بکە بێگومان هەموو دژمنان زۆر بە ئاسانی دێنە سەر خاکەکەت لەبەرەوەی کە کاتێ تۆ ملکەچی دژمن بۆی کە ناوشیاری هەنگاوتنا کۆیلەبوونت قبول کرد ئەوەی دژمن پێتەکە زۆر بێ ئیرادە ئەبی بێ هیوا ئەبی یعنی ملکەچی دژمنە بەڵام کە کاتێک تۆ کەسێکی وشیار بی مرۆڤێکی وشیار بی مرۆڤێکی چۆن بڵێ بە ئیرادە و بە باوەڕ بی ئەو کاتە هیچ کەسە ناتوانێت تۆ داگیرکە کە ناتوانێت تۆ داگیرکە حتمما بێری ئەوەش ناکە بێ خاکەکە داگیرکە بۆیە ئێمە گەشتنە ئەو بڕواایە کە بمانێ دووبارە لە دایک بینەوە دەبێ بە فکرێکی ئازاد لە دایک ببینەوە بە تایبەتی بۆ ئێمە ژنان لەبەر ئەوەی بمانێ کۆمەلگا ئازادکەین دەبێت ژن ئازاد بێ چکم بەبێ ژنی ئازاد کۆمەلگا ئازاد نابێ خێزانێکی ئازاد دروست نابێ ئەگە دایکێکی ئازاد بە بیرێکی ئازادەوە ئەو مناڵانی پەروەردەنەکە ئەو مامۆستایی لە قوتابخانەوانە بە قوتابەکان ئەڵێتەوە هەمیشە توێژەرەکان وتویانە مامۆستایەکی ژن کاریگەری زیاتر ئەبێ لەسەر خوێندکارێکە لە قۆناغی سەرەتاییە وەک لە مامۆستایەکی پیاو بەڵام کە کاتێک ئەو مامۆستایە ژنێکی ئازاد بێ بە بیرێکی ئازاد بیرکاتەوە بێگومان بێنە بەرچاوی خۆت چ قوتابێکی لە دەرەچێت چ خوێندکارێکی لە دەرەچێت بۆیە هەمیشە ئەگەر بمانە کۆمەلگا ئازادکەن ئەبێ ئێمە خودی ژنان بگەڕێنەوە بۆ خودبوونی خۆمان باوەڕبوون بە ئازادی خۆمان ئازادی فکر نەک ئازادی جەستە چونکە ئینسان کە فکری ئازاد نەبێت جەستەی هەمیشە لە کۆیلەبوونایە لە داگیرکردنە بە ئارەزی خۆیان ئەوانەی کە ئەیانە بەکاری بێنن وەک بووکەڵەیە بەکاری دێنە بەڵام کە فکرێکی ئازادی هەبوو بێگومان ئەو کاتە ئەتوانێت نەک هەر پارێزگاری لە خۆیکە نەکار خۆی بێتە پێشنگ بەڵکو پێشنگایەتی بۆ کۆمەڵگاش بکە بۆیە بۆ ئێمە ژنان بوونی ڕێبەرێکی ئەوە لە دایکبوونی لەم بۆنەیەدا زیاتر ئێمە خۆمان بە خاوەنی ئەزانین و خۆشحاڵی خۆمان زیاتر دەرئەبڕین بسەریدا ئەڤ ڕۆژ پیرۆز دکم لە سەرۆک ئاپۆ بناوێ چاندا ڕۆژاڤایە باشوور ئەڤ ڕۆژ پیرۆز بە لمە هەمویان ئەڤ ڕۆژ ڕۆژە مە هەمویانە ڕۆژبوونە مە هەمویانە ئەڤ ڕۆژ ناسنامەیە گەلێ کوردە گەلێ کورد ئەم هەموو یانی دوێ ڕۆژەدا بجدایک بوون یعنی ئەم هاتن ڕوویە جیهانێ ئەس بهێویمە کۆ ئەڤ ڕۆژ ڕۆژبوونە مە ڕۆژبوونە یعنی ئازادیە سەرۆک ئاپیژی بدیتایە و ئازادیە ڕۆژاڤایە کوردستانê bidîtaya min wekî jin yani amadekirinê min ji bo ev roj ji bo yani wekî min jin nasnameya me ye nasnameya jinan e dîroka jinan e hebûna jinan e yani ev roj yani me wekî jinan ev roj yani wekî nasnameya xwe dîtiye hemû yepece بحمو جنن يعني هذا ما يبجي وهذا ما قصد يجوا حمويا يعني ام جن شو ناخذ يعني بفكر ريبر ابو ما شو ناخذ يعني بناف قال ياخذ الدين نافي يبجي ده نافي يبجي وقصد ده يجوا حمو جيهان ما يعني حبونا خديتيه باي مجبو يعني خلكو نا از گلکی کیف خوش بوم کو ملورجیه خاگرتیه و مشاهد بنا و مورال ما هر زیده از بهوی ما کو همو گله ما کردان همو گله ما کرد رابن جبو افروج جبو آزادیا سروک و جبو راجبونا سروک ام همو رابن ام خاکر نهیلن دناف دست نیار دو دناف دست یعنی فاشیستان دا ام جروجاوا هاتنا جبو وی روجم پیروز بکن سروکابو هبونا گله کرده سروک گلی کرده باز گلی کرده و انشالله سروک آپو و آزاد ببه و ساله آزادیا سروک آپو آزادیا گلی کرده حتی گو سروک آپو زندان ده ام گلی کرجی زندان کرینه پیامی ربر آپو آزادیا جنانه هر جنک آزاد به سروک آپو بگیری لاین سر چیا بگیری لاین قندیلا
وزفي روجي هر جنك كرد بيروز دكم وبيجي برخدانا جيري لا ويا بكي ويا قصد